که رول گنجان لحرم کردستان و رژا جهانیا گنجان و جوانانه لجهان دا من میوانه که او جی برس ساکار علی رببرا پیوندین گشتیه لکردستان فاوندیشن لحرم کردستان ساکار خان زور بخیر بی. زور سپاس ممنون. پیروز باید لیب کما من بخون گنج نیمه. بابا ایوش گنج ماوی. سالم تیپار کردم. پیوری نتوی گرتوکان 25 تا 35 سالی آوزانم. بپی پیوره که تا 35 سالیه بس دائما علين روح الشرطة اگر روحت گنج به هشتا هر بگنج حسابی. پیروز باید لخوام که. پیروز باید لخوام که لهمو گنجانی کردستان. زور سپاس. زور باشه. امر روز جهانی گنجانه. بله. کردستان فاوندیشنش یک لو دا مزرعانه الهرمی کردستان که گرینگی باش با رولی گنج دادن لهمو بواریکا. دەتوانێت لەم ڕۆژەیە چی بە گەنج بڵێن یان پەیامتان چییە بۆ گەنجان؟ زۆر سپاس. کوردستان فاوندیشن سەرەتامێ بەناوی کوردستان فاوندیشن و پیرۆزبایی لە هەموو ئەو گەنجانەی کورد بکەم کە توانیویانە کاریگەریەکی باشیان هەبێت لەسەر دروستکردنی داهاتوی ئەم وڵاتە. ئێمە وەکو کوردستان فاوندیشن چەندەها پرۆژەمان هەیە ئەم پرۆژانەش زۆرینەیان کار بۆ گەنجانەکان و هەوڵ ئەدەن کە ژینگەیەکی لەبار بۆ گەنجان بڕەخسێنن تاوەکو بەشدار بن لە دروستکردنەوە و بنیادنانی داهاتووی کوردستاندا. ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی گەنجاندا بە شانازیەوە پرۆژەی گەنجینەمان ڕاگەیاند کاتژمێر 12 نیوەڕۆی ئەمڕۆ لە ناو پلاتفۆرمەکەی خۆماندا ئەتوانین ئەم پرۆژەیە گەنج چون دەتوانێتن سۆت پرۆژەیە وەربگێتن یان چ جۆرە گەنجێکە دەتوانێت سۆت وەربگێت؟ بەڵێ پرۆژەی گەنجینە ئێستا ئەتوان لە ناو پلاتفۆرمەکەی خۆمانە سەیری بکەن لە کوردستان فاوندیشن.kr بەشێکی تازە کراوەتەوە بە ناوی گەنجینە. گەنجینە ناوی 50 گەنجی سەرکەوتوو کاریگەری کوردستانی کۆ کردوتەوە ناوەکانیانی تۆمار کردوون وەکو ئەرکایڤێک لەویادا ناوەکانیانی ڕاگەیاندووە. ئەم پرۆژەی ئێمە تەنها بۆ تۆمارکردنی ناوی ئەم گەنجانە نییە بەڵکو دروستکردنی خێزانێکە کۆمەڵگەیەکە کە تایە ئەمانەوێ گەنجان لە هەموو کوردستانەوە لە زاخۆوە تاوەکو هەڵەبجە بە یەک بگەێنین ئاگاداری کارەکانی یەکتر بن بەڵام لەمەش زیاتر ئەمانەوێ بەم لەم ڕێگەیەوە کارەکانیان بەرزڕا بگرین وەک وەزانیت ئێستا گەنجان بە تایبەت لەم سەردەمەیە کاری زۆر ئەکەن هەنێکیان لەسەر ئاستی زۆر لۆکەڵی لە گوندەکانی خۆیان لە شارۆچکەکانی خۆیان لۆچە مامۆستایەک بێت لەگەڵ قوتابیەکانی خۆیدا هەنێکیشیان لەسەر ئاستێکی نێودەوڵەتی لە کۆربەندەکانە لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکانە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنج بوو بۆ ئێمە ئەوەیە کە ئەم چالاکیانە و ئەم کاران کاتێک ئەنجامەدرێن ئەگەر زۆر بڵاو ببنەوە لە هەفتەیەک زیاتر تێپەڕ ناکە دوای هەفتەیەک ئەم کارانە لەبیر ئەکرێن ئێمە هەوڵێن لە ڕێگەی گەنجینەوە ئەم کارانە تۆمار بکەین ئەرشیڤ بکەین هەموو کارەکان و هەموو ئەم کەسانە پرۆفایلی تایبەت بە خۆیانیان دەبێت هەژماری تایبەت بە خۆیانیان دەبێت لە ناو پۆرتاڵەکەیە و ئەم کارانە ئەرکایڤەکرێن بۆ نمونە ئەگەر بڵێن بۆ نمونە تۆ لە کوردستان 24 پێویست بە گەنجێکە لە بواری ژینگەدا ئەتوانی بچیتەوە سەر ئەم ئەرشیف ئەم ئەرکایڤەیە خودت ئەم ئەرشیفەی کە ئێمە هەمانە و ئەو کەسەی کە لەو بواری کە تۆ ئەتەوێت بیدۆزیتەوە ئەو گەنجەی کە کاریگەریەکی هەبووە لە ناو کۆمەڵگەکەی خۆیدا زۆر باشە ساکار خان ئەنی زۆر جار کە لە هەواڵەکان دەیخوێنینەوە یاخود ئەو راپۆرتانە دێتە بەردەستمان یاخود سێژ دەکەین لەسەر وڵاتەکان ئەنی کێشەی زۆری وڵاتەکان گەنجە بەهۆی نەبوونی دەرفەتی کارەوە بەهۆی نەبوونی پاڵپشتیەوە ئیتر بەهۆی نەبوونی سەپۆرتەوە بە شێوەیەکی گشتی ئەنی وڵاتانی کە لە دەور و پشتمانن لە هەرێمی کوردستان ڕەوشی گەنج چۆن دەبێنن پێتان وایە گەنجی کورد لەو ئاستەدایە کە هاوکاری ئەگەر بکرێتن دەرفەتیان بۆ بڕخسێتن ئیتر هیچ تواناکانیان کەمتر نییە لە توانەی ئەو گەنجانەی کە لە وڵاتە پێشکەوتوەکان کار دەکەن یاخۆت دەرفەتیان دەخەنە بەردەستی گەنجانی هەرێمی کوردستان وەکو گەنجانی وڵاتانی دراوسێ و گەنجانی جیهان بە شێوەیەکی گشتی بێگومان ڕووبەڕووی سەختی زۆر بوونەتەوە لەوانەش وەکەوەی کە باست کرد کەمی دەرفەتی کار بەپێی کۆتا ئامارەکان کە کراوە کە کۆتا ئامار کە هەبێ ئەوەی بە فەرمی بڵاوکرابێتەوەی ساڵی 2021 لە سایە 16 گەنجان کە لەو تەمەنیان کە ئەبێ کار بکەن بێکارن ئێمە لە کوردستان فاوندیشن زۆری ڕێژەی گەنج لە هەرێمی کوردستان وەکو هەلێکی زۆر باش ئەبینین کە بتوانین کاریان لەگەڵا بکەین لەبەرەوەی ئەوەی تێبینیمان کردو بە تایبەتیش کاتێک کە ئێمە ئامادەکاریمانە کرد بۆ پرۆژەی گەنجینە کاتێک ئەو 50 گەنجەمان هەڵەبژار لەگەڵ ئەو لیژنەیە کە هەمانە تێبینیەوەمانە کرد کە
گەنجی ئێمە بەڕاستی نەک تەنها یعنی ئەتوانین بڵین لە ئاستی گەنجانی وڵاتانی دیکەیان بەڵکو لەسەر ئاستێکی نێودەوڵەتیش زۆر باشن گەنجانی لێ هاتووی زۆر باشمان هەیە و لە بواری زۆر تازایە ئیشەکان بۆ نمونە ئێمە گەنجمان هەیە لە بواری زیرەکی دەستکردا ئیشەکە ژیری دەستکردا ئیشەکە کە AI کە ئێستا زۆر بڵاوە دامەزەوەی کوردستان فاوندیشن زۆر بە ئاکادمیانە ئیشەکاتن و دەستەی ینی پەنجەی دەستیشی زۆر دیارە لە ناو کۆمەڵگادا بۆ نمونە ئێستا گەنجێک کە خاوەن بەهرەیە ئیتر زانکۆی تەواوکرێ یاخود بەهرەیەکی تایبەتی هەیە گوێی لە گفتوگوەکەی منوتووە چۆن بتوانیت پەیوەندیتان پێوە بکاتن ئێوە گرنگی بە بەهرەی ئەو گەنجانە دەدەن کە دەرفەتێک نییە بۆ ئەوەی زیاتر بەهرەکەی بڕخسێنێتن یان گرنگی پێ بدات یان ببێتە سودێک بۆ کۆمەڵگا بێگومان ئێمە لە کوردستان فاوندیشن لە تۆڕێک ڕێکخراو پێک هاتوین کە یەکەمین ڕێکخراویان volunteer.krd-ە volunteer.krd لێوە گەنجان ئەتوانن خۆبەخشانە کار بکەن و پەیوەندیمان پێ بکەن لە ناو پلاتفۆرمەکەیە بەشێکەیە بۆ ناو تۆمارکردن ناوی خۆیان تۆمارەکەن ئەتوانن ببن بە خۆبەخش لەگەڵمانە دوایەوەی کە ئەبن بە خۆبەخش و کاتژمێرێکی زۆر خاڵێکی زۆر کۆەکەنەوە لە خۆبەخشی لەوێەوە ئەتوانن بڕۆن بەرەو جۆبسکای ئاردی کاتێک کە خوێندن تەواوەکەن دوای خوێندن تاواوکردن ئەتوان بچنە ناو جۆبسکای ئاردی لەوێ کۆمەڵێک کاری زۆرمان ڕاگەیاندووە ئەتوان دیسان لە هەژماری خۆیان دروست بکەن و تەقدیمی ئەو ئیشانە بکەن ئەو ئیشانە پێشکەش بکەن کە ئەوان گرنگی پێیان لەو لاوە ئێمە ئیمپاوەرکەی ئاردیمان هەیە کە تایە پرۆژەی تایبەت بە گەنجان ئەنجامەدات باشە بە کورتی هەرچەندە دەرێنەرەکە دەڵێتن کاتەکەش کەمەوە بەس بۆ نمونە گەنجێکە ناتوانانی دەنگتان بگات بە ئێوە لە ماوەی ڕابردوازە نمونە سامپڵێکیش هەبوو لە پارێزگای هەڵەبجە بوو گەنجێک بوو کام و خۆلیای ئەوە بۆ دوای تەواوکردنی خوێندن ببێتە فڕۆکەوان وابزانم شتێکی بوو بەڵێ ئێوە توانیتان دەستان بگات بەو گەنجەی و بینن و ئیتر خەونەکەی جێبەجێ بگەن ینی ئێوە بەردەوامن لەم پرۆژانە کە گەنجێک ئەگەر نەتوانێتن دەستیشی بگاتە بە ئێوە خۆتان بچن بە دوواداچن بکەن بۆ سیڤەکە یان بۆ بەهرەکەی گرنگی پێ بدەن بەڵێ ئەمە هەردوو ئاستەکەمان هەیە گەنجان خۆیان ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن قوتابخانەکان ڕێکخراوەکان ئەتوانن ناوەکانیانمان بۆ پێشنیار بکەن هەروەکو چۆن لە پرۆژەی گەنجی نەشاکە ئەمڕۆ ڕاگەیاندراوە بەشێکمانەیە بۆ ئەوەی کە ئەو کەسانێک کە هەستەکەن کاریگەریان هەبوو لەسەر کۆمەلگا سەرکەوتوو بن ناوی خۆیان تۆمار بکەن تێدا بەڵام ئێمە خۆشمان تیمێکمان هەیە کە تایە لە ناو کۆمەلگەیە تەماشا ئەکەن بە دوواداچوون ئەکەن بە شوێن ئەو گەنجانەیە ئەگەڕێن و بێگومان ڕێگەیەک هەر ئەبێ بۆ ئەو گەنجانە کە پێمان بگەن دا لە گەنجانەکەم کە سری پلاتفۆرمەکانمان بکەن و لەوێەوە هەوڵ بنکە بژیت ئەگەر لەوێشەوە نەتان دۆزیەوە و ساکارخان لێرەیە سێرکی ساکارخانی بکەن حتممە سوشال میدیا هەیە دەتوانن لەوێن دەرێ پەیوەندی پێ بکەن زانیاری زیاترتان دەداتێ زۆر سپاس ساکارخان زۆر سپاس بۆ ئێوەش ساکارخان ڕێبەبەرە گشتیە پەیوەندیên کوردستان فاوندیشن هەرێما کوردستانی گەلێکی سپاس بۆ ئامادەبوونەوە